مێژوودا ڕاستانە پەیمانی یەکگرتوون نێوان ڕۆڵەکانی شاخ و شارەکانە. من بە بۆنەی کۆماری کوردستان پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم. هیوادارم لەو دەمەیدا خەڵکی کورد بتوانێت لەم شێوەیە دوای ئەو کۆمارەی ئێستا کە دەرفەتە لە کوردستانی باشوور کە ئاوات و ئارەزووی هەموو کوردێکی هەر چوار پارچەی کوردستانە لەوەی گەورەتر بێتە دی خەڵکی کورد بۆ یەکەم جار بە ئازادی خۆی بگا بە سەربەستی بگا سەربەخۆیی خەڵکی کورد لەسەر تاسەری کوردستان ڕابگەیەندرێ. ئەوە ئاوات و ئارەزووی مەیە. ڕێبەندان هەفتا و یەکەمین ساڵیاتی دامەزرانی کۆماری کوردستانە. من پیرۆزبایی ئەڵێم بە هەموو خەڵکی کوردستان بە هەموو تێکۆشەرەکانی کورد نەتەنیا لە ڕۆژهەڵاتی کوردستان نەتەنیا لە ئەندامان و لایەنگرانی حیزبی دیموکرات بەڵکو لە هەموو ئەو ئازادی خوازانە کە لە هەر چوار پارچەی کوردستان بۆ ڕزگاری کورد و کوردستان شەڕ ئەکەن و ئازادی خوازن. أسرار دينم كأف جرا شراكة بهنا كرن داكو زيرة أبني أصلا برا قطابية قناة دا بهنا كرن أسرار قطابية قناة جد أفريقيا دا من شياس كانت كسر جد قناة دوي سيجي بناصم وكاس قطبية قناة دوه دقال يد قناة که ما هف ناسين كريا فوهنگا هم حس كن بردوام بنو دوكو بتر ذوق وش خواندنه بتاتن و دير كفش جاوه خواندنه دو خوزا سرکفتنه بو دقاینو هیوید کن بردوام بنفتارکیه. دست به سپاس و پشمرگی قهرمان که کوسینگ خو گیرد چپر سنگر دامشن بشین واجورا چالاکی انجام بدین. راستی است و خطابیه که از واجورا آهنگا پیوست زانه چی که پیتر هر نیاسینا بینا خطابیات شد. هاتون بۆ ئاژەڵی ماڵی بکڕم وەکو بە تایبەتی و گوستەک لەبەرەوەی ئاژەڵێکی وەفایە پاکە زۆر کەس هەیە ئەڵێ حیوانات پیسە نە بەلای منەوە هیچ حیوانێک پیس نییە هیچ حیوانێک ئاژەڵێکن بە وەفان چۆن پاک و خاوێنێکی تایبەتی خۆیانیان هەیە. ئەم تێرە حوباگە خەڵک بۆ مناڵەکەی ئەیکڕێت یان فنس یان خورماخۆرە ماسی هیواشێ حەزی لێدی مناڵەکەی کە سەگی بۆ بکڕێت سەگی بۆ کڕێت و بۆیە باتە ماڵەوانێ بەڵام هیوایە بەعام بەهۆی زروفانێ پارەی پێ نییە پارەی پێ نییە و حەزی لێتی بەڵام مەعاش و مەعیشەتی شان وای لێ کردووە کە نەیکڕێت توانێت ئەوەی نەبێت بەس جێ سەردان نەکات سەیر دەکات چەند دەقەیەک لێرە بێت و ئەڕوە.